سۆلاف سڵاوت لێبێ ئەمڕۆ چواردە ساڵ تێپەڕێ بەسەر دامەزراندنی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان کە لە ماوەی چواردە ساڵدا ئەوان ئامارەکانی توندوتیژی بەرامبەر پیاوان و چالاکیەکانیان بۆ پیاوان کردووە و کۆمەڵێ ینی ساڵانە لە بواری پیاواندا قسەیان هەبووە و ئامار و داتیان خستۆتە ڕوو لە کۆنفرانسە ڕۆژنامەنووسیەکاندا کە من دەمەوێت ئێستا سەبارەت بەم ساڵ قسەیان لەگەڵا بکەم بزانم دۆخی پیاوان ئەم ساڵ چۆن بووە و ئێستا لە چه بارودۆخێکایە باشە یان خراپە. بورهان عەلی با بڵێن لە سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانە کوردستان بەزلقی سلێمانی دەمەوێت لەگەڵ کاک بورهان قسە بوون. کاک بورهان ئەم ساڵ دۆخی پیاوان چۆنە دوای ئامارەکانیشی لێ برد؟ بێگومان سەرەتا لە یادی دامەزراندنی چواردە ساڵی ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان پیرۆزبایی لە خۆمان و لەسەر جەم پیاوانی کۆمەلگای کوردی ئەەکەم. بورهان عەلی سکرتێری ڕێکخراوی پیاوانی کوردستان مەکتەبی سکرتاریەتە لە سلێمانیشمان جیایە. بێگومان تۆ بڵێ نەڵێ بەداخەوە کۆمەلگاوەوە کۆمەلگای کوردی بە وەزعێکی استیقراری ناتەندروستی سیاسی و دۆخێکی ئابووری خراپە ئەڕوا کۆی ژیانی کۆمەلگا بە هەردوو ڕەگەزەوە لە ژیانێکی خراپایە بۆیە ئێمە کە ئیش ڕێکخراوێکین و لەسەر فێئەیەکی گرنگی کۆمەلگا ئیژەکەن کە ئیش ڕەگەزی نێرە و پیاوە بەرپرسە دابینکردنی یا بەڕێوەبردنی پێداویستەکانی خێزان بێگومان دۆخی لە ساو ساڵین ڕابردووە باش نییە ئەگەر خراپتر نەبێ بگرە باشتر نییە. باشە لە ماوەی ئەم دوو سێ مانگەی ئەم ساڵدا ئاماری توندوتیژی و سکاڵای پیاوان لە چه ئاستێکایە زۆرە یان ینی لە بەبراوری ساڵی ڕابردووان کەم بووە؟ ئامارەکان لە بەرزیا وەستاون ناڵێن زۆر زیایی کردووە لە ماوەی یەک دوو مانگی ڕابردووە تۆزدە ئیستیقراری ئابووری خەریکە جێگیرە بێت لەگەڵ ئیستیقراربوونی ئابووری بێگومان ئیستیقراری خێزانی و کۆمەلگاش بەرەو جێگیری ئەڕوات لە ساو ساڵانی ڕابردووە تقریبا ئامارەکە بەرز نییە بڵێن هۆیەکە جێ مەترسیە و داژ نەبەزیەوە کە دڵخۆشکەر بێ ئەگەر بەراورد دوو مانگت بۆ وەرگرم دوو مانگی 2021 واتە لە یەکی 2021 بۆ 28 دوو 2021 79 جۆری سکاڵات و نوتیجی لەسەر جەم لە قوناوچەکانمان تۆمار کراوە بەداخەوە ئەوەی کە جێی پرسیارە ئاماری خۆکوشتنی پیاوان ئاماری خۆکوشتنی تاگ لە کۆمەلگای کوردیا لە بەرزبوونەوەیە حەبە حاڵتی خۆکوشتن تۆمار کراوە یەک حاڵتی کوشتنی پیاوانە لایەن ژنان بە هاوکاری کەساییتر تۆمار کراوە. ئەمە ئامارە پێمانەڵێ ئامارەکە لە بەرزیایە چۆن بتوانین هەوڵ بدەین بە هاوکاری ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بە هاوکاری حکوومەتی یاریمی کوردستان و بە هاوکاری ڕاگەاندنەکان چۆن بتوانین دەروونێکی ئیستیقرار بۆ تاکی کورد بە ڕەگەزی نێرومێ و دروست بکەین. باشە کاک بورهان خۆی سێژنی هەیە ئەمەوێ بزانم ئەی دۆخی خۆت چۆنە لە ماڵەوە باشە وەکو پیاوێکیان بۆمان باسکەین؟ بە ڕەنگ ڕووما دیارە ینی بگرم لەوانێ سێ هاوڕێم هەبێ یا لەوانەیە بڵێ سێ خۆشەویستم هەبێت درەوان نەخوا بەزیا بێ ژیانی ژنومەرداتی بریتێ لە ڕێزگرتن یانی ئینسان کە ڕێستە بوو لە بینی ژنومێردا بێگومان کێشەکان بە دایلۆک لێک تێگەشتن چارەسەرەکرێن. ینی چیاڵی سەبارەت بە دۆخی پیاوان و پێشبینی چییە مەسەرن بۆ ئەم دۆخە کە ئێستا هەیە و دۆخی پیاوانی تێدایە؟ بێگومان مادەم ئیستیقراری ئابووری ئومێدی باشبوونی لێ ئەکرێت بە پێی یاسای باری کەسێتی پیا و بەرپرسە دابینکردنی سەرجەم پێداویستی خێزانیەکان کاتە کۆمەلگا بە خێرانی و تەنگەجێ ئابووریە ئەڕوا زەخل لەسەر پیا و دروست دەبێت بۆچی لەبەرەوەی پێداویستەکانی خێزان زیایی کردووە کاتێ باوگەڕاتە دەرەوە کە بەهۆی قەرانی دارایی و ئابووریە بەهۆی نائیستیقراری وەزعی سیاسیەوە ناتوانێت پێداویستەکانی خێزان دابینکە کە ئەڕاتەوە ماڵەوە هەم ڕێزەماندووبوونی ناگیرێکە ماندووبوونێکی زۆر ئەچێشێ و هەم لەوانێ بەهۆی ناوشیاریشیانەوە ئەوە توانەوە کەفاعەتی باوکەکە نییە کە ناتوانێت پێداویستەکانی خێزان دابینکە بەڵگۆ کۆمەلگا بە قەرانێکی ئابووری قورس ئەڕوا ئومێد ئەکەن ئەگەر قەیرانی ئابووری باشتر بێت دۆخی خێزان یا دۆخی تاکی کورد بە ڕەگەزی نێرومێەوە بەرەو ئیستیقراری و ئارامی بڕوات. سپاس دەکەم کاک بورهان. سۆلاف دیارە ئەمە قسەی یەکێتی پیاوانە لەسەر دۆخی پیاوان لە ئێستادا وە ینی ساڵیادی ئەم ڕێکخراوەشیان کە ئەوان ساڵانە لەسەر پیاوان ینی هەم قسە دەکەن و هەم ئەو سکاڵانەی پیاوان هەیە کۆی دەکەنەوە لە تەواوی ئەو ئامارانی کە ساڵان دەیخەنە ڕوو. من لە ساڵانی ڕابردوو کە هاتوو ئامارەکانیان خسۆتە ڕوو بەشێک لە ساڵەکان ئاماری هەم خۆکوشتنی پیاوان هەم کوشتنی پیاوان و هەم سکاڵای پیاوانیش لە ناو خێزانەکانیانە زیاتر بووە بۆ پێش کە بەتابەتی لە ساڵانی قەیرانی داراییە دۆخی پیاوان باش نەبووە بەڵامی تر ئەوە کاک بورهان ئەڵێ ئەگەری باشبوونی هەیە بەهۆی ئیستیقراری مادیەکەوە. بەڵێن چگانمە کارزان تارق لە سلێمانی گەرمە بۆ گەلێک